ئەگەر باسی کوالیتی بکەین کوالیتی من ناڵم کوالیتی باش نەبووە، منەڵم ئەو کارانە لەو سەردەمانەیە کە کراوە باشیەکەی بۆ واگەڕێتەوە کە خەڵک زۆر تامەزرۆی بینینی ئەو ئیشە شانۆیانە بووە لەبەرەوەی لەو سەردەمانەشە خەڵک دیونی زۆر شت بووە. ئەتوانین بڵین لە ڕووی ئازادیەوە ئازادیەکی ئەو تۆ نەبووە کە خەڵک زۆر ئیشەکان کە کراوە لەو سەردەمانەیە ئاماژەی بەو جۆرێک لەو ئازادی ایراوە کە کاتێکارێکی شانۆی کراوە. من ئەوەی گەڕێنمە بۆ یەکێ لەو خاڵانەی کە خەڵک وەک بینەر بە تایبەتی تامەزرۆی کۆمەڵێ شت بوون کە نەیانتوانیوە ڕاکانی خۆیان دەرببڕن لە ڕێی شانۆیەکانەوە توانراوە ئەوە کە. بەڵام ئەگەر باسی کوالیتی بکەین کوالیتی شتێکی ترە. ئێستا ئەگەر باسی تەکنەلۆژیا بکەین ئەو تەکنەلۆژیای ئێستا هەیە لە ڕابردووە و تەکنەلۆژیای نەبووە. ئێستا ینی من خۆم کاری شانۆیم کردووە بۆ نمونە ئیشی مۆسیقام کە کردووە خۆم تەنفیزم کردووە لە پشتی پەردەوە بە تەسجیلە کۆنەکان تەنفیزم بۆ کردوون بۆ ئەکتەرەکان. بەڵام ئێستا ینی ئەوە بەسیترین شتەکە من باسیەکەم. بەڵام ئێستا تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە لە ڕووی کوالیتیەوە ئەتوانم بڵێم زۆر کار ئاسانی کراوە بۆ ئیشە شانۆیەکان تا بکرێت ئەوە بکرێت. بەڵام سەبەبێکی تر ئەگەڕێنەوە دیسانەوە بۆ ئەو تەکنەلۆژیا خەڵک تااقەتی زۆر کاری شانۆیی نەماوە بچێ سەیری بکە بۆ مۆبایل و ئینتەرنێت و ئەمانە یەکێکن لەو سەبەبانەی بەڕای من یەکێکن لەو سەبەبانەی کە وای کردووە بینەر کەمتر بچێ بۆ ئیشە شانۆیەکان. یعنی تەکنەلۆژیا بۆتە سەبەبی ئەوەی کە خەڵک تامەزرۆی ئیشی شانۆیی زۆر نەبێ کەمتر بچێت بۆ گیناوکو ڕووی کوالیتی ئەتوانن بە کوالیتێکی زۆر باش کارە شانۆیەکان لە ڕووی سینۆگرافیا و زۆر کاری ترەوە کارە شانۆیەکانمان کاری زۆر باش بکەین. ئێستا ئەم کاتێک کە تیاین کە ئەم فترە زۆرە دانراوە بۆ بەرەنگاربوونەوە دژی توندوتیژی بەرامبەر بە ژنان کاری هونەری زۆر باشە کرێ. کاری شانۆیش سەر شەقام کاریگەریەکی زۆر باشە بێ. ژنان کاریگەریەکی زۆر باشیان هەیە لەبەرەوەی جاران کاتێک کە کارێکی شانۆییە کرا ینی ژن تۆزێ زەحمەت بوو لەبەر کۆمەلگا. ئێستا تۆزێ کۆمەلگا باشتر بووە تۆزێ توانین بڵین لە ڕووی ڕۆشنبیرتر بوون بەوەی بەرامبەر بەوەی کە کارێکە ئەنتیەگەن لەوەی کەمە کارێکی هونەریە و کاریگەریشی زۆرە. من لەگەڵەوەیان لە ڕێکاری هونەریەوە ئەو شتانە کەم بێتەوە ینی ئەو توندوتیژیانە کەم بێتەوە بەرامبەر بە ئافرەت لەبەرەوەی بتێو نەتەوە کاریگەری خۆی هەیە لە ڕێی زۆربەی کادێمە لە ئیشی شانۆیە بینەرمان بینیوە کاریگەریەکی زۆری تێک کردو شانۆیەکان گریاوە نازانم چی هەستی جوڵاوە بەرامبەر بە شتەکان کاریگەری زۆر باشیە بۆ. ئێستاش ئەتوانین بڵێن کەم تا زۆر بتێو نەتەوە کاری هونەری کاریگەریە بێ لەسەر ئەو پرسەی ژنان لەبەرەوەی کەم تا زۆر خەڵکەکە چۆن لێ وعیترەکات ڕۆشنبیرترەکە کە مامەڵەی باش لەگەڵ چکە هیچ جیاوازیەکی نییە. من قەت لەگەڵەوە شانێم ژن لەگەڵ پیاوە جیاکرێت چکە هەردوو لە ژن و پیا و تاواوکەری یەکترین بۆ دروستبوونی کۆمەلگا و چۆن لێ چەپڵە بە یەک دەست لێ نایرێ هەردوو لە تاواوکەری یەکترین. ئەمە نییە بڵێ وەڵا ئەوە ژن ئەکرێ بەڵام توانین بڵێن زیاتر ئەو توندوتیژیانە بەرامبەر بە ژنانەکرێ بە تەکید کاریگەریەکی زۆر باشیە بێ. ئەگەر کەمیش بێ کاریگەریەکە لە ڕێی هونەرەوەی ماتوانین بە خەڵک بڵێن کە ئەمە خەتی سوورە ئەمە نابێ ئاوا بێ وەکو ئینسان وەکو مرۆڤ سیر بکرێت ئافرەتیش. بەداخەوە نەکشانەوە لە ئێستا هەموو سێکتەرەکان کوالیتی دامەزیوە
ئەویش ئەگەڕێتەوە بۆچی بەڕای من مەسلەی سوشیال میدیا و مەسلەی مۆبایل و ئەم شتانە یعنی تەکنۆلۆژیا بە کورتەکەی کارێکی لەسەر کاریگەریکی تەواوی لەسەر هەموو سێکتەرەکان هەیە لە ناوی شەشانەوە چۆن کاتی هەشتاکان نەوەتەکان ئیشێک نمایش کراوە بینەرێکی زۆر باشی هەبووە وەک باسەکرێت باشە بۆ بینەرێکی هەبووە لەبەرەوەی کە لە هیچ شوێنێکە ئەو نمایشە نەئەبینرا تەنها لەسەر ستێجی کە ئەبێ ئەوەی کە بینەری شانۆ بووە ئەوەی کە تەمۆحی هونەر بووە بە زیندوی چۆتە ناو نمایشەکەەوە و بینیوێتی خۆی ئیجبار کردووە احساسێکی لە خۆیان دروست کردووە کە من ئەبێ و نمایشە ببینم بەڵام لە ئێستاوان نییە لە ئێستا نمایش هەیە 300 کەس بینیوێتی 5 ڕۆژ عەرزی گەوە 300 کەس بینێ بۆ سبەی ڕۆژ ناو سوشیال میدیاەوە دانیشە لە ماڵەوە لە بەردەم مۆبایلەکە کلیکێکی لەسەرەکە و نمایشەکە ئەبینێت لە هەوڵین بەردەوامی ناوەستیم کۆڵ ناین هیچ شتێ سارمان ناکاتەوە ئەبێ وە بکەین یعنی بەڕاستی ئەمەش بەتەنیا بەبێ و دوو کەس ناکرێ ئەوانەی کە لە خوێنیان نابێ وەک کە خۆشەویستیان بۆ بابەتەکەی هەبێ بۆ هونەرەکەی هەبێ ئێمە وەکو شانۆ هەبێت ئەوە دڵنیان بە لەوەی کە سارد نابینەوە بەردەوام بین زۆر گرنگە فعلا ئێمە سەریقی مامۆستاکان ئەگەر سەرنج دابێت ئێمە وەکو بەشی شانۆ منهەجمان هەیە قۆم لێرە خوێندکار بوون 25 ساڵ 23 ساڵ پێش ئێستا هەمان ئەو منهەجەیە کە ئێستا هەیە بەڵام ئێمە دانیشتووین لەگەڵ مامۆستایانی بەڕێز قسەمان لەسەر کردووە کە مامۆستاکە خۆی ئەبدێتی کردوتەوە خۆی بابەتەکەی ئەبدێت کردو بە سەلیقەی خۆی ئێمە تەنها ویستمان دەرسێکمانەیە ناوی ڕووناکیە ئارایشتە جلوبەرگە دیکۆرە ئەم چوار دەرسە ویستمان بیکەین بە سینۆگرافیا لە یەک دەرزاکۆی کەینەوە چینە وەزارەت تەنانەت گەشت ئەوەی کە بچێت لای جەنابی وەزیری نزیک بوونەوە لەوانە وتیان ئەبێ بە کۆنفرانس پرێ کاتی خۆی بە کۆنفرانس دەمە کراوە ناتوانین دەستکاری بکەین یعنی ئێمە بەتەنها بە پەیمانگەی سلێمانی ناکرێت ئەبێ سەرجەم پەیمانگاکان هاوکارمان بن لەم مەسلەیەکی ئاوا وەکو منهەج باس کرد بەداخەوە شانۆکاران من شتێک گەڵێم ڕەنگە بەرپرسم لە قسەکە تەمان ئەوەی خەریکی خواردنین خۆنی خەریکی ناشینکردنی یەکترین خەریکی هونەرەکەمان نین بەداخەوە ئیشێک جوانە دەڵێت جوانە دەبات بە دوای تۆیە 5 کەس دێتە ناو نمایشەکەەوە هێشتا نەچوتە ناو نمایشەکەەوە کۆمەڵی سیغەی دا ڕشتۆتەوە کە ئەمیشە ئاوای میشە ئاوای میشە بۆ لەبەروی سراعی شخصی لەگەڵ فلان ئەکتەرایە سراعی شخصی لەگەڵ فلان مخریجا هەیە لە فستیڤالێکا بەشدارە لەبەروی کە کێشەی هەیە لەگەڵ فلان کەسا ئیشەکە بە قوربانی